سەرکۆرە نەکردنی ئەوانەی دیکە. سەرباری بۆنی بۆچوونی جیاواز لە نێوان باوەڕداراندا بەڵام دەبێت لەسەر بنەمای خۆشەویستی و یەکتر قبولکردن مامەڵە بکەین. ئەم بناوایە لە ڕووداوێکی مەرقوسەوە سەرچاوە دەگرێت و هەر خۆشی لە ئینجیلەکەی دانووسیوێتی و بریتە لە مووقفێکی یوحەنای پەیامبەر کاتێ ڕوودانەکەشی نزیکە لە کۆتاییبوونی عیسا لەسەر زەوی و لەو ماوەیەدا کە دەڕۆژ بۆ ئۆرشەلیم. لە ئینجیلی مەرقۆس بەشی 9 ئاەتی 28 دەربارەی ئەم مووقفە دەخوێنینەوە. یوحەنا پێی گوت مامۆستا یەکێکمان بینی بەناوی تۆ ڕۆحی پیسی دەردەکرد. ئەمەش ڕێمان لێگرت چونکە دوامان نەدەکەوت. ئەمە ڕوونەکە لەم ڕووداوەدا بوونی تۆزێک غرور وجودی هەیە. بابینین وەڵامی عیسای مەسیح چی بووە. عیسا فەرمووی ڕێی لێ مەگرن، کەس نییە بە ناوی منەوە پەرجوو بکات و بتوانێت لە دوای ماوەیەکی کورت بە خراپە باسم بکات، چونکە ئەوەی دژمان نییە لەگەڵمانە. ئەوەی بە ناوی منەوە جامێک ئاوی پێدان لەبەر ئەوەی هی مەسیحن ڕاستیتان پێدەڵم پاداشتی ون نابێت. چەند ئەگەرێکەیەکە یوحەنا ئەمەی کردبێت. یەکەم ڕەنگە بەهۆی نەزانی و گەشتنەکردنی تێگەیشتنیەوە بوو بێت. دووهەم ڕەنگە بەهۆی غروریەوە کرد بێتی، چونکە دواتر خۆی و یاقوبی برای داوا لە ئیسا دەکەن کە لە لای چەپ و ڕاستیەوە دانیشن لە نێو شانشینەکەیدا. ئیسا ناوی لێنان کوڕەکانی بروسکە، چونکە یوحەنا سەرەڕای نزیکایەتەکانی لە ئیساوە هێشتا یەکێک بوو لە کوڕەکانی بروسکە. سێیەم ڕەنگە بەهۆی ئیرەییەوە بوو بێت یان بەهۆی ئەوەوە کە هەوڵی دەدا خۆی بیسەلمێنێت، چونکە بەر لەم ڕووداوە مشتومڕی بوو لەگەڵ قوتابیەکاندا دەربارەی ئەوەی کە کامیان مەزنترن. وەم بابەتە زیاد لە جارێک دووبارە بووە و ئیسا مامەڵەی لەگەڵ حاڵەتەکەدا دەکرد و ڕوبەڕووی یوحەنا و یەعقوب بووە بە شێوەیەکی ڕاستەوخۆ، چونکە بابەتەکە وای لە قوتابیەکانی تر کردبوو هەست بە ناڕەحەتی بکەن. ئەمە هاندانێک بوو لەو ئەگرانن کە ڕەنگە وای کردبێت کە یوحەنا ئەوە بکات لەو مووقفەدا. نیەتی هەر شتێک بوو بێت بێگومان لە واقعدا ئەسلوبێکی سەرکۆنەکردنی تێدایە بوو ئەوانی تر و ئیسا مامەڵەی کرد لەگەڵم بابەتەیە. ئەم بنەمایە زۆر گرنگە و دەبێت خەمخۆری و دەستنیشانکردن و جێبەجێکردنی بۆ بکەین. پرسێکی مەزن لەگەڵ پۆلیسی پەیامبەردا ڕوویدا کاتێک بۆ جاری یەکەم لە زینداندا بوو و بە زەنجیر کۆت و بند کرا بوو. سەرقاڵی نووسینی پەیامەکەی بوو بۆ دانیشتوانی فیلیپی و ئەوەی دەخوێنینەوە کە دەفەرموێت لەو کتێبەدا دەڵێت وای لە زۆربەی خوشکوبرایان کردووە پشت بەوە ببەستن تاکو بتوانن بوێرانەتر و بە چاونەترسیەوە پەیامەکە ڕابگەێنن. دەبینین پێیان دەڵێت خوشکوبرایان و دەربارەی شوێنکەوتوانی عیسای مەسیح قسە دەکات و دەڵێت کە وەرەیان بەرزە. پۆلیس بەهۆی بوێری و ئەو پەیوەندی کە بە عیسای مەسیح و هەیەتی بەردەوامبوونی لە مزگەێنی دەری سەرباری کۆت و بەندکردنی قسەکانی تەواو دەکات و دەڵێت هەندێک لەبەر ئێرەی و ناکۆکی مزگەێنی مەسیح ڕادەگەێنن. ڕوونە هەندێک کەس بەهۆی ئیرەی و حەسوودی و کێبەرکێکردنەوە لەگەڵ پۆلیسدا کە کاتێک لە زیندان بووە مزگەێنیان داوە. ئەمەش کاڵفامی و نوقسانی هەندێک کەس نیشان دەدات سەرڕای ئەوەی کە باوەڕداران قسەکانی تەواو دەکات و دەڵێت بەڵام هەندێکی دیکە بە خواستێکی باش ئەوانەی لەبەر خۆشەویستی مزگەێنی دەدەن، دەزانن لەبەر بەرگریکردنم لە پەیامی ئینجیل خراومەتە زیندان. ئەوانەی دیکە کە لە خۆپەرستی و مەسیح ڕادەگەێنن دڵسۆز نین، مەزەندە دەکەن بە کۆت و زنجیرەکەم حاڵم ناخۆشتر دەکەن. ئیتر چی؟ واتە ئەمەم بۆ گرنگ نییە بەهەرحاڵ بڕواڵەت بەیان بەڕاستی مەسیح ڕادەگەێنرێت. بەوەش دڵشادم بەڵام زیاتری دڵشاد دەبم. پۆلیس ڕەدی کردوتەوە کە ئەوانی تر سەرکۆنە بکات، تەنانەت برا ڕواڵەتیەکانیشی ئەوانی کە کێبەرکیان لەگەڵا دەکرد و پاڵنەری ساختیان هەبوو و دەیانویست بارگرانیەکەی زیاتر بکەن لە زیندانە. ئەو بنەماگرنگەی کە لەم بابەتەوە دەپشکوێت بریتێ لەوەی سەرباری بوون و بۆچوونی جیاواز لە نێوان باوەڕداراندا، بەڵام دەبێت لەسەر بنەمای خۆشەویستی و یەکتر قبولکردن مەعاملە بکەین. بەڵام لە نێو باس و وردەکاریەکانی ئەم بنەمایەدا پێویستە پرسیارێک لە خۆمان بکەین. چی کاتێک خۆمان وا حساب دەکەین کە سنووری جێبەجێکردنی ئەم بنەمایانە تێپەڕاندووە؟ بە وەڵامدانەوەی ئەم پرسیارە دەتوانین لە وتەیەکی پۆلیسەوە دەست پێ بکەین کاتێک دەڵێت کتێبی پیرۆز ڕوونە سەبارەت بەوەی کە نابێت بۆ چوونەکانمان جیاواز بێت لەوەی کە کێ عیسای مەسیحە. ئەمە هێڵێکی سوورە و نابێت تێپەڕێنین و نابێت سازش بکەین دەربارەی خوداوەندبوونی مەسیح. نابێت هاوشان بین یان هاندەری کەسانێک بین کە باوەڕیان نییە بە خوداوەندبوونی مەسیح. یوحەنا سەبارەت بە خوداوەندبوونی عیسای مەسیح لە پەیامی دووەمیدا لە بەشی 7 ئاەتی 11دا بەم شێوە دەڵێت چاواشەکاری زۆر بە جیهاندا بڵاوبوونەتەوە وەدان بەوەدا نانن کە عیسای مەسیح بەجەستە هاتووە. واتە باوەڕ ناکەن بە جەستەبوونی خوددا لەسەر لەناو عیسای مەسیحدا و باوەڕ ناکەن بە خوداوەندبوونی و نە بە یەکێتیەکەی لەگەڵ خودای باوە. ئاگاداری خۆتان من نەوەک ئەوە لە دەست بدەن کە کارمان بۆ کردووە، بەڵکو پاداشی تەواو وەربگرن. هەر کەسێک پێش بکەوێت و لە فێرکردنی مەسیح بەردەوام نەبێت بێبەریە لە خوددا.
فێرکردنەکانی مەسیح چین؟ ئیسا فەرمووی منم ڕێگا و ڕاستی و ژیان، کەس نایەتە لای باوک لە ڕێگای منەوە نەبێت. هەر کەسێک پێش بکەوێت و لە فێرکردنی مەسیح بەردەوام نەبێت بێبەریە لە خوددا. بڕیارێکی زۆر بەهێزە و سەرکۆنەکردنی تێدا نییە، بەڵام ڕاستیکی لە ناودایە. بنەمای کتێبی پیرۆز لەسەر ئەوە بنیادراوە. قسەکانی بەوە تەواو دەکات و دەفەرمێت ئەوەی لە فێرکردنەکە بەردەوام بێت هەم باوکی ئاسمانی و هەم کوڕەکەی هەیە. هەر کەسێک هاتە لاتان و ئەو فێرکردنەی نەهێنا لە ماڵەکەتان پێشوازی لێ مەکەن و سڵاوی لێ مەکەن، چونکە ئەوەی سڵاوی لێ بکات لە یادگاریەکانیدا بەشدار دەبێت. با بگەڕێنەوە بۆ سیاقە کولتوریەکەی ئەو سەردەمە. کەنیسا لە ماڵەکاندا لەو کاتەیە کۆبوونەوەی خۆی دەبەست. ئەوەی یوحەنا بە شێوەیەکی فعلی دەیڵێت بریتە لە ئەوەی هاتە ماڵەکانتان و جاری ئەوەی کێشا کە ڕابەرێکی ڕۆحیە یان تەنانەت وتی پەیامبەریشە قبوڵیان مەکەن لە ماڵەکانتاندا دەسەڵات و پێگەیان مەدەنێ بۆەوەی فێرکردنە هەڵەکانی خۆیان بڵاو نەکەنەوە، چونکە بەڕاستی باوەڕیان بەوە نییە کە ئیسای مەسیح خودی خوددایە. ئەوان باوەڕیان بە خودداوەندبوونی ئیسا نیە، بە واتایەکی تر نابێت بهێڵین ئەم جۆرە خەڵکانە پێگەی بەرپرسایەتیان هەبێت لە نێو کەنیسەدا و فێرکاری بکەن و کاریگەر بخەنە سەر کەنیسا ئەگەر باوەڕیان بە خودداوەندی مەسیح نەبێ. نابێت ئەم هێڵە ببەزێنین و لە کتێبی پیرۆزەوە ڕوونا لەم ڕۆوە. لێرەدا ئێمە سەرکۆنی کەس ناکەین، کاتێک پابند دەبن بە بابەتەوە و ئەوە جێبەجێ دەکەن کە خودای باوک و کوڕ دەیڵێن و ئەوەی کە ڕۆحی پیرۆز بۆی ئاشکرا کردوون. زۆر گرنگە بۆ ئێمە لەم سیفات و سیاقەتێ بگەین، چونکە ئەگەر لە کەسێک لەو خەڵکە هەڵگیری هەمان باوەڕی ئێمە نەبێت و سەردانی کردین و بە ماڵەکەمان و پێمان خۆش بوو سەبارەت باوەڕەکانی خۆیان لەگەڵماندا بدوێن، ئایا دەبێت ڕێگە بە هاتنژوورەوەیان نەدەین؟ بێگومان نەخێر، بەڵکو دەبێت پێشوازیان لێ بکەین و میواندۆستیش بین لە ئاستیاندا و گوێ بگرین بۆ قسەکانیان و ئەوەی کە دەیانەوێت لەگەڵماندا هاوبەشی بکەن. ئەگەر بێت و دەرگای گفتوگۆ واڵا بێت، بۆیە ئێمەش هەلی ئەوەمان هەیە دەربارەی ئەو مەسیحی کە باوەڕمان پێێتی لەگەڵیاندا بدوێن. ئەوەی کە یوحەنا بەمەستی بوو پێنەدانی دەرفەت و پێگەیە لە نێو کەنیسەدا بە ئەوانەی کە باوەڕیان بە خودداوەندبوونی مەسیح نییە. پرسیار بۆ تێفکرین و جێبەجێکردن لێرەدا ئەمەیە هاوشانی باوەڕهێنان بە خودداوەندبوونی ئیسای مەسیح ئەو پرسە عەقیدەتیانەی ترچین کە دەبێت ڕەچاویان بکەین بەر لە پشتیوانیکردنی هەر جۆرە خزمەتێکی مەسیحیانەی تر. خزمەتی مەسیحیانەی تر زۆرن کە پێویستیان بە پشتیوانیکردن و پاڵپشتی دارایی و معنەویە و دەبێت هێڵێکی ڕوون بۆ ئەمە بەستە بکێشین لە پێنا ئەوەی پاڵپشتی و خزمەتانە ئەکەین کە باوەڕیان بە خودداوەندبوونی ئیسای مەسیح نییە. بەڵام هێڵێکی تریش هەیە کە دەبێت نەیبەزێنین کە ئەویش سەبارەت بە خزمەتەکانە و دەڵێت کە دەربازبوون لە ڕێگەی کردەوەوە نەک بە بەخشین لە ڕێگەی ئیمان و باوەڕەوە. دەبێت وریای ئەوە بین پشتیوانی لەم جۆرە خزمەتانە نەکەین کە باوەڕیان بەم عەقیدە هەڵە هەیە. ئەمەش سەرکۆنەکردنی تێدا نییە بۆ ئەوانەی تر، بەڵام دەبێت بە هەستیاری و نەرمی و ئوسلوبێکەوە کار بکەین کە سەرکۆنەکردنی تێدا نەبێ. شێواز و ئوسلوب زۆر گرنگە و پێویستە پۆلیسی پەیامبەریش قسەی لەسەر دەکات لەم بارەوە، دەڵێت کە دەبێت بە نەرمی و نەفس درێژی و ماملە لەگەڵ ئەم خەڵکانە بکەین کە هەڵگری هەمان ئیمان و باوەڕی ئێمە نین، چونکە ڕەنگە ئێمە یارمەتیان بدەین بۆ گەڕانەوە بۆ ڕاستی و تۆبەکردن بەهۆی ئوسلوبەکەمانەوە. بابەتێکی تر هەیە کە ئەتوانین پشتگوێی بخەین و ڕەنگە تۆزێک بابەتێکی هەستیاریش بێ. ئەوەش بریتە لەوەی کە پێی دەوترێت لاهوتی ئەزمموی کە پێچەوانەی کتێبی پیرۆزە. کۆمەڵی ئاینی فراوان هەن کە شوێن کەوتوی خۆیان بۆ ئیسای مەسیح ڕادەکەێنن، بەڵام هاوکات قەناعەتیان وایە کە ئەوەی فێرکردنی لەبارەوە دەکەن تەواوە، تەنانەت ئەگەر لە کتێبی پیرۆزیشدا بوونی نەبێت. ئەوان هەر فێرکاریەک لەو بارەیەوە دەکەن، چونکە ئەوان وای دەبینن کە ئەم بابەتە لەسەر ئەزمموی خۆیان بنیانراوە و ئەمە ژوایان لێ دەکات کە هەست بە مرتاحی بکەن. ڕەنگە دۆخەکە لێرەدا بە ئاستی هەستیاری پرسی خودداوەندبوونی مەسیح و دەربازبوون لە ڕێگەی بەخشینەوە نەبێت، بەڵام هەندێک جار کۆمەڵی ئاینی وا دەبینین کە بەشداری دەکەن لە ئەزمموی سۆزداری و هەستی نامۆداکە لە دەرەوەی کۆنتترۆلکردنە. ئەم بابەتە ناوناواز نابێت لەگەڵ کتێبی پیرۆزدا. ئەمەش ئەزمونانێکن کە نابێت پشتیوانیان لێ بکەین، بەڵام هاوکات دەبێت بە شێواز و ئوسلوبێک ئەمە بکەین کە دوور بێت لە سەرکۆنەکردن. کەواتە بنەماکە بریتە لەوەی کە سەرباری بوونی بوچوونی جیاواز لە نێوان باوەڕماندا، بەڵام دەبێت لەسەر بنەمای خۆشەویستی و یەکتر قبولکردن مامەڵە بکەین.